رادیو دنگگل دنگویه باش بیسەرانی هێژا لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگیگەل با یارمەتی ئەو کارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ 27 ئەیلولی 2024تان پێشکەش دەکەین. تەفگەری مەراب کە گۆشەگیری لا ئیمراڵی خستوەتە ڕۆژەوی ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکانەوە داوای لا کۆمیتەی دژ بە ئەشکەنجەی نەتەوە یەکگرتووەکان کرد دەست بەجێ سەردانی ئیمراڵی بکەن. 57مین دانیشتنی مافی مرۆڤی ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان تاوتوێ پێشلکاریەکانی مافی مرۆڤ لە وڵاتان دەکات و لە دانیشتنەکەدا بزوتنەوەی دۆستایەتی نێوان گەلان دژ بە ڕەگەزپەرستی راپۆرتێکی نووسراوی پێشکەش بە دانیشتنەکە کرد و سەرنجی ڕاکێشایە سەر کردەوە نایاسایەکانی دەوڵەتی تورک دژی گەلی کورد و بارودۆخی ئەشکەنجە و گۆشەگیری دژ بە ڕێبەری گەلی کورد. لە راپۆرتەکەدا ڕاگەیاندراوە کە دەوڵەتی تورک دەستوری خۆی و یاسای نێودەوڵەتی مافی مرۆڤ پێشل دەکات لە هەموو بوارەکانی ژیاندا جیاکاری و چەوسەندنەوەی گەلی کورد دەکات. هەروەها ڕاگەیاندراوە کە ئەم کارە پێشلکردنی ڕاستەوخۆی یاسای نێودەوڵەتیە. هێرشەکانی ئەم دواییە بۆ سەر کولتور و زمانی کوردی بەبیرهێنرایەوە و ڕاگەیاندرا دەوڵەتی تورک لا دژی هێماکانی کولتوری گەلی کورد با پلەی یەکەم جلوبەرگی کوردی و کولتور و موسیقا ڕێبازێکی ڕەگەزپەرستانەی گرتووەتە بەر و ئەمانەی کردووەتە بیانووی دەستگیرکردن. لە هەمان کاتدا نادادپەروەری بەرامبەر بازیندانیانی سیاسی و پێشلکردنی مافی مرۆڤ لە زیندانەکانی تورکیا ڕوون کراوەتەوە و باس لەوە کراوە کە بەو یاسا و ڕێگریکردنانەی لە ئازادی ڕێبەری گەلی کورد پەیڕەوی دەکەن مافی هیوای زیندانیانی سیاسی لەیان دەسەندرێتەوە. هەروەها ڕاگەیاندرا کە ئەشکەنجەی توند بەسەر سزادراوانی سیاسیدا بە شێوەی سزای دیسیپلین و گۆشەگیری دەسەپێندرێت و ئەوانەی سزای دیسیپلینیان بەسەردا سەپاوە لە تاکە کەسیەکاندا گۆشەگیر دەکرێت. هەروەها ئاماژە بەوەش کراوە کە زیندانی دوورگەی ئیمراڵی بۆتە ناوەندی کردەوە نایاساییەکان لە بەشێکی دیکەی ڕاگەیاندراوەکەیشدا ئاماژە بە بارودۆخی زیندانیانی نەخۆش کراوە و ئاماژە بە دانیشتنەکانی ئەم دوایەی کۆمیتەی دژ بە ئەشکەنجەی نەتەوەی گرتوەکان و ڕاستپاردەکانی بۆ تورکیا کراوەکە. سەرەڕای ڕاستپاردەکانی کۆمیتەکە بە ڕێزۆجەلان و سێ زیندانی دیکەی لە زیندانی ئیمراڵی ناتوانن کە سوکار و پارێزەرەکانیان ببین و لە مافی کۆبوونەوەکانیان قەدەغە کراون و لە ڕاگەیاندراوەکەیشدا تیشخراوەتە سەر ئەم بابەتانە و دەڵێن هەرچەندە تورکیا لایەنێکە لا زۆرێک لە ڕێککەوتنە نێونەوتەوەیەکانی مافی مرۆڤ بەڵام بڕیار و ڕاستپاردنەکانی دادگای مافی مرۆڤی ئوروپا و کۆمیتەی ڕێگریکردن لە ئەشکەنجەی ئەنجومەنی ئوروپا و مێکانیزمەکانی مافی مرۆڤی نەتەوەی گرتووەکان جێبەجێ ناکات و ئەم بانگەوازەیان ئاراستەی دەوڵەتی تورکیا کرد. ئەو ڕێککەوتنانەی کە واژۆیان کردووە جێبەجێ بکەن. ئەو بڕیار و پێشنیارانەی کە دامەزراوە ئوروپایەکان بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنەکان پێڕۆی دەکەن بیخەنە بواری جێبەجێکردنەوە با پەلە بڕیار و ڕاستپاردەکانی مەکانیزمەکانی مافی مرۆڤی نەتەوەی گرتووەکان با پێی ڕێککەوتنەکان جێبەجێ بکەن. دەبێت دەست بەجێ سەردانی ئیمراڵی بکرێت و هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە کە ئەنجومەنی مافی مرۆڤی ئوروپا بەرامبەر ئەو تاوانانەی گەلی کورد ئەنجامی دەدا بەرپرسیارەتی خۆی جێبەجێ بکات و بانگەوازی دواییش ئەمە بوو پێویستە کۆمیساریای مافی مرۆڤی نەتەوەی گرتووەکان و هەموو یەکە تایبەتەکان گرنگی با دۆخی تورکیا بدەن و داوا لە کۆمیتەی ڕێگریکردن لە ئەشکەنجەی ئەنجومەنی ئوروپا بکەن دەست بەجێ سەردانی ئیمراڵی بکات. لە ناوەندی مەدەر کە دەوڵەتی تورک هێرشی کردە سەری و تیایدا مامۆستایانی دەست بەسەرکردن وەرکشاپێک بازاراوی کرمانجی زمانی کوردی بەڕێوەچوو لە چوارچێوەی ئەو لێکۆڵینەوەی کە لە ساڵی 2022ەوە لالایەن داواکاری گشتی ئامەد دەستی پێکرد بوو لەسەر کۆمەڵی توێژینەوەی زمان و کولتوری مزۆپۆتامیا پەرتوک فرۆشی پاییز و ناوەندی هەرەوزەی پەروەردەی کولتور و زمانی ئەنکا پۆلیسی تورک هەڵیان کوتایە سەر ئەو ناوەندانە و زیاتر لە 30 کەسیان دەستگیر کرد. ئەمڕۆ لە ناوەندی مەدەر با وەرکشۆپێک بە زمانی کوردی وڵامی هێرشەکان درایەوە.
نوێنەرانی پلەتفۆرمی دموکراسی کرێکارانی ئاماد لە لێکۆڵینەوەی زمان و کولتوری مزۆپۆتامیادا لەسەر زاراوەی کرمانجی کوردی وەرکشاپەکەیان بەڕێوە برد چکە لە هاوسەرۆکی شارەوانی سوور فاتما گوڵان ئۆنکۆڵ و زۆرێک لە نوێنەرانی ڕێکراوە مەدەنیەکان تێیدا بەشدار بوون لە وەرکشۆپەکەدا چکە لە ئیدانەکردنی هێرشەکان داوای ئازادی دەستگیرکراوان کرا. لە 18 ئایاری ساڵی 2019 لا گوندی دەرەتۆ سەربان ناوچەی خەلەفەتی ڕۆحا 4 هاوڵاتی کورد دەست بەسەر کران و لە حوشەی بنکەی پۆلیسدا ئەشکەنجە کران و سوکایەتیان پێکرا. ئەو هاوڵاتیانە پاش 2 ساڵ زیندانی کردن ئازاد کران، بەڵام دوای ئەوەی دادگای باڵا سزاکەیانی پەسەند کرد جارێکی دیکە دەستگیر کراونەتەوە. لە 25 حوزەیرانی 2021 دادگای پێنجەمی سزا قورسەکانی دەوڵەتی داگیرکەری تورک لەبارەی ئەو 4 هاوڵاتیەوە بڕیاری خۆی لەسەر دۆسیەکە با تۆمەتی ئەندامێتی لا ڕێخستن و پێشەنگایەتی لا کاری ڕێخستنی دەرکردووە. دادگا سزای 3 ساڵ و 6 مانگ زیندانی بەسەر جەلال یەڵدرم و جەندی زنجیرکران و عومەر گۆڵ و فاکاس کلچ سەپاندووە. پارێزەران تانەیان دژ بە بڕیارەکە تۆمار کردووە. سەبارەت بە ڕۆژنامەنووس عێرفان ئۆچار کە تۆمەتبار کراوە بە ئەندامێتی لە ڕێکخستن بانگەشەی ئەوە دەکرێت سزای 15 ساڵ زیندانی بەسەردا بسەپێندرێت. ڕۆژی 6 کانونی دووەمی ساڵی 2023 ئۆچار لە گەڕەکێکی شاری دیلۆک لە هەڵکوتانە سەرماڵێکدا دەستگیر کرا و بڕیاری لێکۆڵینەوەی دادوەری ئازاد کرا. دواتر تاواکاری گشتی با تۆمەتی ئەندامێتی لە ڕێکخستن داوای سزای زیندانی 15 ساڵی کردووە و جیاماژەیە تۆمەتەکە لالایەن دادگای تاوانە قورسەکانی شاری دیلۆکەوە پەسەند کراوە. ئیسماعیل حەقی پەکین بەرپرسی پێشووی ئستخباراتی ئەرکانی گشتی سوپای تورک لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا بانگەوازی تێرۆرکردنی بافڵ تاڵبانی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستانی کردبوو. پارتا هەرێما دموکراتیکەکان دەبەپا سەبارەت بە وتنانە لەسەر هەژماری خۆی لە سۆشال میدیا لە بەیاننامەیەکدا کاردانەوەی نیشاندا و ئەو بانگەوازیەی شەرمەزار کرد. دەبەپا ڕایگەیاند کە بانگەوازی تێرۆر جیا لا بێ ئەخلاقبوونی سیاسی هەوڵەکە بۆ دەستێوەردان و ئاژاوەگێڕی لە ناوچەکە. لە هەولێر هەردوو شاندی لێژنەی دارایی عێراق و حکوومەتی هەرێم کۆبوونەوە و دوای کۆبوونەوەکە عەتوانی سەرۆکی شاندی عێراق ڕایگەیاند ڕێککەوتنی سەرەتاییان ئەنجام داوە بۆ دووبارە هەنارداکردنەوەی نەوتی هەرێم. سەرۆکی لێژنەی دارایی پەرلەمانی عێراق و سەرۆکی شاندی عێراق بڵاویان کردەوە لا کۆبوونەوەکەیان لەگەڵ بەرپرسانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان تاوتوێی دۆسیەی نەوت و داهاتی دەواازە سنووریەکان و یەخستنی پێناسا گومرێکەکان و با بانکیکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیان کردووە. عەتوانی ئەوەشی خستوەتە ڕوو لا کۆبوونەوەکە لەگەڵ حکوومەتی هەرێم گەیشتونە تا ڕێککەوتنێکی سەرەتایی لەسەر ئەنجامدانی پێداچوونەوەیەکی گشتگیر بۆ گرێبەستە نەتەوەیەکان تا لەگەڵ دەستوری عێراق بگونجێنرێن. ئەوەش وەک ڕێگە خۆشگەرێکە بۆ چارەسەرکردنی کێشەی وەستانی هەناردەی نەوتی هەرێم. محمود خۆشناو کادری پێشکەوتوی یەنەکە سەبارەت بە دامەزراندنی سەدان هاوڵاتی سووری لە ناوهێزەکانی زێڕەوانی لەلایەن بەرپرسانی پەدەکە ڕایگەیاند. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان 20,000 هاوڵاتی سووری بۆ هێزەکانی زێڕەوانی و هێزە سەربازیەکانی دیکەی سەربا حیزبەکەی دامەزراندووە و ئاماژەی بەوش کردووە ئەو دامەزراندنانە با موچەی زۆرەوە بووە. ئەمەش ناڕزایەتی حکوومەتی بەغدای لێکەوتووەتەوە و خۆشناو جەختی لەوەش کردوێتەوە هۆکاری سەرەکی ئەو ناڕزایەتی حکوومەتی عێراق ئەوە بوو حکوومەتی هەرێمی کوردستان ڕەدی کردوێتەوە لیستی ناوی هێزەکانی بۆ حکوومەتی ناوەندی بنێرێت. لە کۆتاییشدا خۆشناو دەڵێت ڕەنگە ئەم دۆسیە دەرگا بەڕووی وردبینی زیاتر لە سیاسەتەکانی دامەزراندن و خەرجی لە هەرێمدا بکاتەوە. هەروەها فشار لەسەر حکوومەتەکەی مەسرور بارزانی زیاد بکات بۆ ئەوەی شەفافیەتێکی زیاتر سەبارەت با لیستی ناو و فەرمانبەران دابین بکات.
ڕۆژی 25 ئەیلولی ساڵی 2017 مەسعود بارزانی بەبێ گوێدانە دۆخی سیاسی و ناوخۆی کوردستان و دەرەوە ڕێفراندۆمی لە هەرێمی کوردستان بە ناوی جیاببوونەوە لە عێراق ئەنجامدا و دوای لە دەستدانی بەشێکی زۆری ئەو دەستکەوتانەی گەلی کورد با قوربانیدان بەدەستی هێنابوو وتی ڕێفراندۆم بۆ سربەخۆیی نەبوو. لەو بارەیەوە هاوڵاتیانی هەڵەبجە دەڵێن ڕێفراندۆم خیانەتێکی دیکە بوو بۆ سەرگەلی کورد و شکستێکی گەورە بوو بۆ پەدەکە و هاوشێوەی سیانزەی ئابوو دەشڵن. ڕێفراندۆم بۆ هۆی لە دەستدانی 51% خاکی باشووری کوردستان و زەرمەندی سەرەکی هاوڵاتیان بوون. داواکاری موچە یعنی بچووکیان کردو بۆچی مادەی 140 بچوو کردووە مادەی 140مان نەما لە 150 خاکەکەمان لە دەست دەرچوو ئەو هەموو کارەسات و ئەو هەموو ئێمە هاتینەوە سەرچی هاتینەوە سەر موچەیەکی ماگانە ئەم موچە ماگانەیژی ساکە یاریمان پێەکەن و 2 مانگجارێ وە 3 مانگجارێ بە ئاروزی خۆیان ڕۆژێ ئاڵێن ناوی چواری ڕۆژێ ئاڵێن تەواو نییە ڕۆژێ ئاڵێن زیاوەتان قسە سەری تای لە ئاخری ئەمە لە ئەنجامی ڕیفراندۆ ئەو بابەتی کە لایەنی لایەنە سیاسەکان بوون بە دوو بەشەوە بەشێکیان ناڕازایی و بەشێکیان ڕازی لەوەی کە ڕیفراندۆم ئەوەی کە دوای دەرەنجامەکانیمان بینی دیار بوو ڕیفراندۆم باش نەشێلا بوو باش ئامادەسازی بۆ نەکرابوو دیار بوو باش خۆسازانی بۆ نەکرابوو تەنها بە شێوەک لە شێوەکان دەرەنجامی کۆمەڵێک هەڵچوونی سیاسی بوو ئەوەی کە ڕوویدا ئەوە بوو کە نەمانتوانی ئەو ڕیفراندۆمە بکەنە دەستمایەکی باش بۆ کورد ئەوە بوو بینیمان بەشێکی زۆری دەستکەوتەکانی کورد کە پێشووتر دەستکەوتێکی باشی هەبوو هەمووی لەدەسترا و هەمووی چووە باخەڵی ئەجندایەکی سیاسی با بڵێن عێراقەوە بەغداوە و ئێمە لەو دەستکەوتانی کە ڕیفراندۆم بەدەستمانێنا شکستێکی گەورەمانێنا ئەوە واقعەکە کە هەمومان بەچای خۆمان بینیمانە. لا شاری سلێمانی بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لا کاندیدانی ژن لا لیست و لایەنە جیاوازەکان کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکانی عێراق بە هاوبەشی لەگەڵ ئەنجومەنی باڵای ژنانی هەرێمی کوردستان بە مەبەستی ئاشناکردنی سەرجەم ژنان با ڕێکارەکانی بانگەشی هەڵبژاردن و تەنگدان و شێوازی دابەشکردنی کورسی و کۆتا ژنان لە هەردوو بازنەی هەڵەبجە و سلێمانی سێمینارێکیان ئەنجامدا. لە سێمینارەکە هەریەکە لە ئەحلام جابری سەرۆکی تیمی پێگەیاندنی ژنان لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق عەلی ڕەشید ئەندامی ئەنجومەنی کۆمیساران و هێمەند تەحسین بەڕێوەبەری گشتی فەرمانگەی پارتە سیاسیەکان و ئامانج عەزیز بەڕێوەبەری ئۆفیسی هەڵبژاردنەکانی سلێمانی بەشداریان کرد. لە سەرەتای سێمینارەکەدا ئەحلام جابری سەرۆکی تیمی پێگەیاندنی ژنان لە کۆمیسیۆنی عێراق وتی ئەم چالاکیە تەواوکەری کۆمەڵێک چالاکی ترە کا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لەلایەن تیمی ژنانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانەوە لە پێش هەر پرۆسەیەکی هەڵبژاردن ڕۆڵ دەبینێت و بە ئاشناکردنی خانمان باوردبینی سیستەمی پرۆسەی هەڵبژاردن دەکات. بۆی بتوانێت ژنان پارێزگاری بکات لەو هێرشە ناڕەوانەی کە دەڕی سۆشیال میدیا دەڕی ڕاگەاندنەکانەوە بەرەوخیانە بێتەوە بە تایبەتی ژنانی باڵێولا بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان. بۆیە ئێمە ئەم لیژنەیەکمان دروست کردووە ئەو لیژنەیە کە لە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە و ڕێکخراوی ئێنومەن و ڕێکخراوی بڵێن ئەو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بۆ هەڵبژاردن و ئەم لیژنەیە پێکاتۆ لە وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی باڵای خانمان و داواکاری گشتی و لەگەڵ ئەوەشە هەندێک لە وەزارە مەحنیەکان و بەڕێوەبەرایەتی کردوتیژی. ئەم لیژنەیە کاری ئەوەیە کە چۆن بتوانێت پارێزگاری لە ژنان کا لەو هێرشانەی کە بەرامبەریان دەکرێت لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە. مامۆستا مەلا محەممەد خزرنژاد پاش 22 مانگ زیندانی کران لە ناڕزایەتی دژی حکوومەتی دەرکرا و دژی خۆی کە حکومی ئەدامی پێشووتر پێدرابوو و 15 ساڵ زیندان ساڵێک زیندان و لە ئێستادا 25 ساڵ زیندان دەستی داوەتە مانگرتن لە خواردن. ئەو مامۆستا و مەلای کووردا لە 14هەمین ڕۆژی مانگرتن لە دۆخێکی ناجێگیری جەستەیی و مەترسی گیانیدایە. ناوبرا و پێشووتر وێڕای بە دوورخستنەوەی هەموو تۆمەتەکان هەمووی بێبنەما ناشەرعی و نایاسایی و دژە ئەخلاقی زانیوە. محەممەد ڕزا قەیتەرانی هاوڵاتی مەهاباد لە لایەن دادگای شۆڕشی مەهابادەوە بە 6 مانگ بەندکردن سزادراوە. قەیتەرانی لە لایەن دادگای شۆڕشی مەهاباد
سزا دراوە بە پێی بڕیارەکەی لقیەکی دادگای شۆڕشی مەهابەت بە سەرۆکایەتی دادوەر دۆستی بە قەیتەرانی ڕاگەیاندراوە ناوبراو بە تۆمەتی هاوکاری لەگەڵ پارتێکی دژبەری ڕژێم بە 6 مانگ بەندکردن سزا دراوە. هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.